ئەم تێکەڵاوی اقتصادیە طبعا شتێکی زۆر گەورە بوو لەبەر حکومەتی تورکی و ئێرانی فەرقیانێ حکومەتی تورکی معاملە لەسەر ئەم مستەوایەکە و بە اقتصاد لەگەڵ هەموو وڵاتانی جیهانە وایە ناڕوان لە بنەوە خەڵک کەسب بکە و هانیاندا دژی دەسەڵاتدارەکان وەکو کە ئێرانێکە ئێران دید و تێڕوانینێکی کۆمۆنیستانەیە هەیە چونکە مەذهبە مەذهبێکی بە ململانەیە لە سەرەتای دروستبوونی شیعەوە شیعە مەذهبێکی صراعی فکری عقائیدی مەذهبیە بەرامبەر بە ئەهلی سونەت لەبەرەوە ئێران بۆ خۆی هەر لە خەتی قەرارگاوە و لە خەتی طلعاتیشەوە بێ خەڵکەکە لە ژێرەوە هانەداتەوە لەسەر قیاداتیان بۆیە خزاوەتە ناو هەموو تەنزیمەکان لە پارتیەتی لە یەکێتیەتی لە سۆشیالیستەتی لە ناو بزرگانی ئیسلامی لە کۆمەڵ هەر خۆی ڕقەمی ئەوە هەمویان هەیەنە ئەوان ئێرە ئەگرن خوارەوە ئەگرن اقتصادیش وەکو برایەک پێیوتن وتی هەموو شوێنێک سێوێک دانێ بۆ عەسارەکە سێوێک دانێ دوو پەرداغ دانێ بۆی بیگوشێ ئینتاجی دوو بەڵام ئێوە هەموو شوێنێک دوو سێوە کاتە عەسارەکەەوە بۆی پەرداخێدانێ ئێوە یەک سێوتان تێکردو دوو پەرداختان دانا لەبەر ئێرانیەکان ڕەزیلن ئێرانیەکان ئەیانوێ زۆریان لە تۆ دەستکەوێت ئەوەی پێت دەبەخشنەڵێ باشە ئەتوانی وەرەقێکت بدەینە بێ ئارد بکڕی لە پاوە ئەوە پەڕی یارمەتی دانەکەی ئەنجا ئیتیفاقاتی چیتری نەوتی کە کرا لەبەر وەختێک کە ئێران سەیری کرد حیسە نەوتیەکە هەمووی ڕا بۆ تورکیا 25کەش استیفاداکە بەڵام لە تورکیا ئێران ناتوانێت ببێ بە ترانزیتی نەوتەکە بڕۆ بۆ تاجیکستان و بۆ وڵاتانەی تر خۆی زیاتر استیفادەی لێکا و محتاجێتی بەڵێ ئەی فرۆشێتەوە ڕا بۆ بەندەر عەباس و بە خامی ئەی فرۆشێتەوە دوو بەرابەر قازانجی لێکات نازم عومەر نوێنەری حکومەتی کوردستان لە قەوسا لە تاران بوو لە ساڵی 2016 ئیتیفاقاتێکیان کرد کە نەوتی کوردستان بێ بۆ ئێران بۆ محەطەی کرماشان دوایش خوتەدانرا بۆ تاران و عێراق ئەم نەوتە بێ پاک بکرێتەوە حیسەی کوردستانیشی لێ دەربکرێتەوە ئەفرۆشرێتەوە بە کوردستان واتە ئێران وەکو مشار نەوت وەرەگرێی بڕێتەوە نەوتە ئەداتەوە بە کوردستانی بڕێتەوە لەم سەر و ئەم سەرەمان بڕێتەوە لەو سەریشەوە نەوتەکەی کە ئەینێرێتەوە پاڵفتە نەکراوە مواسەفاتی نەوتی پاڵفتەکراوە بەنزینی پاڵفتەکراویانە چونکە مادەی خاڵسینی تیا زینک ئەم مادەیەش تەئسیری هەیە بۆ سەرەتان یعنی تەسەورکەن جگە لەوەی کە زبڵدانی یۆرانیۆم ئێستا لە ناوچەی پێنجوێنە زبڵی یۆرانیۆمەکەی ئێران لەوێ دفنەکرێ ئەم هەموو خیانەت و هەموو جەرائیمانەی کە ئەکرێ پاشان نەوتەکە ئەڕوا بەم خۆڕاییە بۆ ئێران لەوێ على ئەساس پاڵفتە ئەکرێ بۆمان بگەڕێنەوە بە هەر بە قیمەت لە مقابلی واشتی ترە ڕۆشتی تریش دێ بەڵام ئێران ئەوەی کە ئەینێرێتەوە پاڵفتە نەکراوە ئەو بەنزینە پیسەیە کە ئێوەش ئەخبارەکانی هەموو ڕۆژێک خوێن بەڵام بەداخەوە لە بەرەوەی خوارەکانەوە ئەوەندە زۆر ئێوەی هەفتەی ڕابردووشتان بیر چۆتەوە جەرائیمی ئەمانە چەند لەبەرەوە قیاسەکانیش ناکرێ بڵێن تورکیا وەکو ئێرانن هەڕەشەکانیشان ناکرێ تورکیا 8 ملیارد دۆلار استیفاداکە بەس لە کوردستان خۆی جگە لە نەوتەکە 4 ملیاریش استیفاداکە بە ترانزیتی کوردستانە چێ بە مەنتقە عەرەبیەکە ئەمە 12 ملیار ساڵانە یعنی مانگی ملیارە ئێرانیش مانگی ملیارێک زیاتر بەس لە کوردستانی استیفاداکە جگە لە حدودی عێراق هەر لە پەرێوسخانەوە بۆ پێنجوێن بۆ ناوچەکانی ترکە ئەڕوا بە قاچاقیش چەند استیفاداکە ئەوەی ڕەسمیە ئێران مانگی ملیارە دۆلار قازانجەکە لە کوردستان هیچیان نە تورکیان نە ئێران ئامادەنی نە و ملیارانە لە دەست خۆیان بدەن زەمن اقتصادیە بە اقتصادیش خەڵکەکە بەرزە بێت لەبەرەوە هیچیان ئەمە ناکەن پاشان سەیریکەن ئەو ئیتیفاقاتانەی کە ئەکرێت لە نێوانی تورکیا و کوردستان یا ئێران و کوردستان تورکیاش بەندەری دروست کردووە لەسەر دیجلە و فرات بەڵام بەندەرەکانی تورکیا ناوچەکان وشک ناکەن ناوچەی سووریا و عێراق وەکو ئەوەی کە ئێران کردوێتی ئێران لەسەر زەی سیروان بۆ نمونە زەی سیروان لە 170 لە ناو ئێرانایە ئەو هەموو سەدەی کە لەسەری دروستی کردوون ساڵی 2008 دەواتە ساڵی ئایندا ئەگەر هەروە بڕوا شارەزور و کەلار و منطقەی هەڵەبجە هەمووی بێ ئاوەکەون وشکە ساڵیەکی زۆرتر دروستە بێ زراعەتی ئێمە پێناگە ئەو کاتە ئێران خۆی زراعەتی خۆی دێنێ ئەم جارە تەماتەیە کە لە شارەزورە دروست پەروەردە بەرهەمەهێنرا ئەو کاتە ئەبێ چاوەڕ بکەین لە شیراز و عێراق و لەوانەوە بۆمان بێ
یەکێ لە سیاسەتی ئیستیعماریانەی ئێرانیش وەکو جوولەکە وەکو ئیسرائیل وایە ئەوەیە کە هیچ شوێنەکانی تر بۆ نمونە لە شاری لد و یافا شت بەرهەمێنرە جەوافە و پرتەقاڵ و سێو لەوێوە ئەیهێنێ بۆ غەزە بۆ ئەوەی بەری ئەو بەری غەزە کە عەرەبەکانیشی لێن ئەوەی عەرەبی داخل خەتی ئەخزەر ئینتاجیەکە ئیسرائیل ئەوە ناهێنێ بۆ مسلمانەکانی ئەمدی بۆ غەزە یا بۆ زەفە بەڵکو هیچ جوولەکەکانیان بۆ دێنێ ئێرانیش بە هەمان شێوێ تەماتەی شیراز دێنێ بۆ سلێمانی و بۆ کوردستان ئەو کاتە تەماتەی ئێمە پێشەوەی پێبگات تەماتەی ئەوان پێگەیشتووە هی ئەوان دێنە تەماتێکی خۆمانە بێ وەزیری زەراعەکەمان فڕێدا کە پیاوێکی باشیش لەبەرەوە فەرقەکان زۆرن تورکیا ئیقتصادیەن پارتی گرت بەرزێکی کردوت و ئیستیفادەشی لێ کرد هەمان نەوت بە هەمان شێوە ئەڕوا بۆ ئێران بەڵام ئەوەی ئیستیفادەی لێ کردو هەمووی لە توپەتەکانی یەکێتی باڵ و کەسایەتیەکان یعنی تەسەورکەن ئەنوەر مەحموو کە مەسوولی باشماخە ئەنوەر مەحموو خۆی ئەڕوا لەگەڵ ئێرانیەکان دانیشێ و حەل و فەصلی علاقاتیان دروست دەکەن ئەم سێ ڕۆژە کە ئەوە مەرزەکە داخراوە بە حساب ئەوانە ڕۆن ئیتیفاقاتەکەن و لەسەر هیچ مستەوایەکی تر ڕەسمی ناکرێت لەبەرەوە زۆنی سەوز لە توپەتن مافیایین هەرێکە بۆ خۆی ڕاکێشێ بەڵام لە تەرەفی پارتیە وەکو ڕئیس و دەوڵەت وەکو حکوومەت ئیتیفاقاتی نێودەوڵەتیەکەن فەرقەکان زۆرە لە نێوانی ئەوەی ئێران و تورکیا بۆیە پێشمە هەردووچیان درۆکەن